لە شاری ولێر هەردوو مەڵبەندی سێ و مەڵبەندی 11 دەوروبەری کۆمەڵی ئیسلامی کوردستان هەڵسان بە ئەنجامدانی سیمینارێک بۆ محەممەد حەچیم کارژێڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان بە ئامادەبوونی کادیرانی سنووری هەردوو مەڵبەندەکە بە مەبەستی خستنە ڕووی هەڵوێستی ڕوون و ئاشکرای کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕێکخرانی ئەم سیمینارەش بۆ پەیام دەڵێن ئەنجامدانی ئەم جۆرە سیمینارانە بۆ ئەندامان بە پێویست دەزانن تا بتوانن هەڵوێستی کۆمەڵیان پێڕابگەێنن مەبەستی بەرچاوڕوونی ئەندامانی کۆمەڵی ئیسلامی لە باردۆخی سیاسی هەرێمی کوردستان هەردوو مەڵبەندی سێ و 11 بە پێویستمان زانی کە بەڕێز مامۆستا محەممەد حەچیم وەکو کارژێڕی ئەنجومەنی سیاسی داوات بکەین بۆ ئەوەی کە ڕۆڵ و پێگەی کۆمەڵی ئیسلامی لە هاوکێشە سیاسە نێوخۆیەکانی هەرێم و هەروەها ئەم بارودۆخە سیاسە کە لە هەرێمی کوردستان هەیە بۆ ئەندامانی ڕوون بکاتەوە بۆ ئاستێکە تا ئەستی بەرپرسی بازنەکان تا ئەندامی مەکتەب ئامادەبوون لەو کۆڕە. هەدەف و ئامانجەکان لەم سیمینارەدا یەکەمیان ئەو معلومە و زانیاریانەی کە لای بەڕێزیانە کادیر و ئەندامانی باڵای ئەو سنوورەی لێوە ئاگادار بن و دوا هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی خرایە ڕوو و کادیران و ئەندامانی کۆمەڵی ئیسلامی جارێکی دیکە جەختیان لەسەر هەڵوێستانی کۆمەڵی ئیسلامی کردەوە کە بەردەوام بێ لە بەرەی جەماوەر بۆ ئێمە پێویستمان زانی بەڕاستی ئەو سیمینارە لە ئەوڕۆدا ئەنجام بدەین. محەممەد حەچیم کارژێڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستانیش لە سیمینارەکەدا هەڵوێستی کۆمەڵ بەڕوونی ئاشکرا دەکات و دەڵێت ئەوان بە کاراکردنەوەی پەرلەمانێک رازین کەوا کۆت و زنجیر نەکرێت و ڕۆڵی یاسایی خۆی ببینێت و پاشەکەوتی موچەش لا ببرێت. ئێمە ئامادەین گفتوگۆ بکەین لەسەر ئەجندایەک ئەجنداکە ئەم خاڵانە لە خۆیەگرێت پەرلەمان کۆت و زنجیر نەکرێ و ڕۆڵی تەشریعی خۆی ببینێ ڕۆڵی یاسایی خۆی ببینێ ڕۆڵی چاودێری خۆی بەسەر حکومەتەوە ببینێ و پاشان بژێوی خەڵک سیستەمی پاشەکەوتی موچە لا ببرێ و دواتر یاسای سەرۆکایەتی هەرێم هەموار کرێتەوە هەڵبژاردنەکان لە کاتی خۆی بکرێ و پرسی ڕفراندۆم ڕوبەڕووی پەرلەمان بکرێتەوە. کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ڕابردوودا هەڵوێستی ڕوون و ئاشکرا بووە و بە وتەی بەرپرسانی و حیزبەش بێ ئەوان هەمیشە لە پێناو هەڵوێستەکانیاندا باجیان داوە هەر بە وتەی ئەوانیش بێت بەردەوام دەبن لەسەر هەڵوێستەکانیان چونکە خۆیان لە بەرەی گەڵ دەژمێرن و بە پێویستیشی دەزانن بژێوی ژانی هاوڵاتیان باشتر بکرێت. زریان سدیق کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.